لەبەرەوەی باوەڕبوونم بە سەرکەوتن بە ڕادەیەکی زۆر بەهێز بووە شکست نەیتوانیوە زەفەرم پێبەرێت. نووسەری ئەمریکی ئۆکماندێنەوە وا دەڵێت زایاڵی داهێنان بە کۆمەڵێک بابەتی جیاواز و هەمەڕەنگەوە بە دیدارتان شاد بووە. نووسەر کێڤن کوان دەڵێت من لەو باوەڕەدام دەکرێت سروشتی خەڵک بگۆڕدرێت، دەبێت بیگۆڕین ئەگەر خواستمان وایە لەم جیهانە نوێدا بژین و ببین بە بەشێک لەم جیهانە. دنیای دیجیتەڵ و سێڕەهەندی خۆی دەکات بەناو خوێندنگە و زانکۆکاندا و دەیەوێت ببێت بە شێوازێکی نوێ بۆ وانەوتنەوە. ئایا واقعی خەیاڵ ئامێز دەتوانێت ببێت بە شێوازێکی خوێندن لە پۆلەکاندا؟ شتێکی ئەستەم نییە. بەڕەچاوگرتنی چەندین فیلمی VR کە لە دواهەمین فیستیڤاڵی فیلمی تریبێکادا نمایشکرا، واقعی خەیاڵ ئامێزی شێوازێکی تەواو گونجاوە بوو پەروەردە وەک کڵاوبی خەرەسەرت و لەبارەی مێژووە فێر بە. واڵتەر سیسۆلۆ دەنگی ڕاستەقینە بەکاردێنێت کە بووە هۆی زیندانیکردنی نێلسن ماندێلا و هاوڕە چالاکەوانەکەی سیسۆلۆ کە دژی ڕەگەزپەرستی هاتنە دەنگ. تەکنۆلۆژیای ڤینار زۆر سەسوورهێنەرە لەبەر ئەوەی هەست بە چیرۆکە دەکەیت بەو ڕێگەیە کە دەخی نووسین بە تەنیا ناتوانێت ئەوە لەلا دروست بکات. تەنها 12 چرکە ئەنیمەیشن بەکاردەهێنێت بۆ گۆشەی 360 پلا بۆ چارەسەرکردنی گرفتی ئێستای لە قوتابخانەکاندا. دەمانەویست ئەوە بڵێن بەڵام لە ڕێی گوشنیگای مناڵێکەوە لە دنیای ئەواندا هەموو شتێک گەشەوە و ڕەنگاڵەییە. هەستێکی وا دروست دەکات بە جۆرێک وەکەوە وایە خەیاڵی بێت بەڵام هەمووی ڕاستەقینەیە. تەکنۆلۆژیا دەتوانێت ببێتە ڕێگەیەک بۆ دۆزینەوەی سەروەختە دژوارەکان لە فیلمی ئاش 68 ریکس میلەر و بیت هۆبارد. هەرچەندە ئەو فشارێکی زۆری لەسەر بووە بەڵام ڕوون بوو خەڵاتی US Open دەباتەوە لەو سەروەختەی ساڵی 1968 لە یانەی تێنیسپی. ئەمە تەواو شێوازێکی نوێیە گەیاندنی وانەکانی ڕابردوو بەڕێوەبەرەکان و کریس لیانگ لە گەڵزانکۆکاندا کار دەکات بۆ هێنانی شێوازی VR بۆ پۆلەکان. ئێمە لە پۆلەکاندا هەوڵی تاقیکردنەوەیکی نوێکاری دەدەین کە بە تەواوی ئەلکترۆنی بێت لەگەڵ 60 خوێندکار کە فێری زانستی کەمپیوتەر دەکرێن. بەڵام تەکنۆلۆژیاکە زیانی هەیە. ئەوە گرانبەهایە. تۆ پێویستت بە ئامێرێکی گەورە دەبێت یان کۆمپیوتەرێکی گەورە بۆ ئەوەی کار لەسەر ئەو شتانە بکەین. تێیدا ئەوە لە ئێستادا جۆرێکە لە سەختی بۆ قوتابخانەکان تا ئەوانە وەرگرن. لەگەڵ هاتنی تەکنۆلۆژیای 3D فیلمەکان سوود لەم خزمەتگوزاریە وەردەگرن. چۆلەکە بەدەنووک لە شوشەی پەنجەرەکەم دەدات. باڵندەی دەنگخۆش دەخوێنن. من لەوێم و لەوێژ نیم. کەژاڵ ئەحمەد خانمە هەڵبەسوانی کورد لە دیداری واژۆکردنی دیوانە نوێەکەیدا دەنگی ئەمریکا بۆ زایاڵی داهێنان سەردانی کرد و ڕێباز مەجید لە دیداری باڵندەکانی کەژاڵەوە چریکەی پەیڤەکانی
گەرم دوو گۆڵیە لە گۆڕەپانێکی ئاساییدا بووە دەیان گۆڵی تیادا دەکرا بەڵام لەناو ئەم قڕ و چڵپاوەدا هەر قورشێلان دەمێنێتەوە بەڵام ئەم ساڵ کچەکان باشتر بوون لە کوڕەکان. فوتبۆڵی ناو قڕۆلی تەیەکێکە لە بەرنامە سەیر و سەمەرەکانی فیستیڤاڵی دەریا کە ساڵانە لە گۆرنۆ لە باکووری ڕۆژاوای وڵاتی بیلاڕووس ساز دەکرێت. ڕێخەرانی فیستیڤاڵەکە هەڵدەسن بە سازکردنی کێڵگەیەک بە قەواری یاریگایەک و پڕی دەکەن لە ئەو بۆ ئەوەی تەواوی قوڕەکە بگرنەوە بۆ یاریزانەکان. هەر گروپە و خاوەنی 5 یاریزان و گۆڵچێکە هەر جێمە و 5 خولەک دەخایەنێت. سەرکەوتوەکان لەوە زیاتر دەڕۆن و دۆڕاوەکانیش گۆڕەپانەکە بەجێ دێڵن. جۆلیا کە مامۆسای پەروەردەی وەرزشیە دەڵێت یاریکردن بە تۆپەکە و لێسەندن لە ئەوانی دیکە زۆر گرانە بۆ یاریەک بەڵام زۆر سەختە لە چاو یاری گۆڕەپانە ئاسایەکانی دیکەدا. گۆڕەپانەکە بەهۆی ئەو قڕۆلی تەیەوە زۆر سەخت بووە زۆر سەختە ئاسان نییە ئەگەر لە خۆت بێت هەروالێدانی شوتیش زۆر سەختە. وا دەردەکەوێت بۆ یاریزانەکان ئەو قڕۆلی تاوە مای خۆشیێکی کەمە چونکە ناتوانن گۆڵکەن بە ئاسانی. ئیگۆر یاریزانێکی گوندی سیلاڤیچە دەڵێت ئێمە وەک یاریزان حەزمان لە دووگۆڵیە ئێمە هەمومان خەڵکی ئەم گوندەین بەهۆی خۆشەویستیمانەوە بۆ دووگۆڵی هاتوین بۆ ئێرە و حەزمان لە فوتبۆڵە لە ناو قڕۆلی تەیە. یاریەکەمان زۆر بە کارامەیی بردەوە. هەرچەند گۆڵکردن و دەرەنجامەکان گرنگن بۆ یاریەکە بەڵام خانمان سەرکەوتوتر بوون لە پیاوەکان سەرباری ئەوەی پیاوەکان هەر لە بنەڕەتدا یاریزانیشن. ماڵم گواستەوە گەڕێکی مانگ ئێواران ئەستێرەی سیوەیل بەبەر دەرگاکەماندا ڕەت دەبوو نیوە شەوانیش حوتەوانە. قوبادی جەلیزادە خاوەنی سەدان هەڵبەست و داستانە شعرە لە نێوان ئیرۆتیک و جوانی ناسیدا زایاڵی خەیاڵدانێکی هەمیشەیی لە ڕۆحی شاعیردا دەژی. نارین ڕۆستەم بۆ دەنگی ئەمریکا سەردانی ماڵی کتێبی کرد و بە دیداری جەلیزادە شادی کردینەوە. حفتەکانەوە خەریکی گەمەکردن بووم لەگەڵ خۆمە لەگەڵ شعرە بەڵام ناوەڕاستی هەشتاکان یەکەم قەسیدەم بڵاو کردەوە. یەکەم قەسیدەم بڵاو کردەوە بوو بە دوو بە سێ هەستم کرد ئەتوانم شتێک بم چونکە گوێم لە خەڵکیشترە بوو ئەیانوت لە شاعرە گەنجەکان چێت بەدڵە دایمە قوباتی جەلیزادە لەو نەگانەیە دوها ڕۆژێکی باش چاڕوانیەکە ئەمە زۆر هانیدام. ئەم قسەیەم لە چەند مامۆستایەکی پسپۆر لە زمانی ئەدەب و شعرا بیست هانیدام کردم بە پێگەیەک لەو پێگەیەوە سەرکەوتمەوە. 101 لە قەزوانە تەسبیحەکەی دایکەم هەرکە پەنجە دەبسوێنێت هەر دانەیە دەبێت بە دەنکە جێلاسێت لە جێلاسەکانی بەهاشت. من زۆر جار نووسەران ڕخنەگران پێم وڵان بەتایبەتی مامۆستا حەمە سەعید حەسەن دەرە قوباد پاشای ئیرۆتیکە. ئیرۆتێک بەشێکە لە جوانی یعنی جوانی دەتوانین بڵێن زەڵاتەیەکە لە کۆمەڵشت پێکاتەوە یەک لە جوانەکانی ئەم زەڵاتە ژن و جوانی ژن و جەستەی ژنیان خۆشەویستی بۆ جوانی ژن بۆ جەستەی ژن ئەوە بوو بەشێک لە ژیانی من وام هاتم وام دنیا بینی ینی ڕەنگە سەرەتا من سنگی ژنم لە لوتکە چیا خۆشتر بێت چاوی ژنم لە کانیەک خۆشتر ویست بێ ینی لەگەڵی ژیان ئەم قەسیدانی ئیرۆتیک ژن تیایە تۆمەتبارە ینی ئەگەر کۆمەڵگا من بەوە تۆمەتبار بکە بڵێ قوباد بە ئەوەندە خەریکی ئیرۆتیکی ژن سەبەبەکەیە. تۆ ئەگەر ڕێچکەیەکی کردە بەر هەموو کۆت و کەلەپچەکانی کللتورت تێکشکان یعنی یا بە کللتورێکی دەخیل کللتورێکی هاوردە ڕازینەوەی هاتووی لەسەر ئەو کەلتورەی کە هیچ نەبێ فۆرکلۆری کوردی کە لەسەری بیناکرا بۆ نمونە کە باسی ئیرۆتیکەکەین سەیری هەموو شارە فۆلکلۆرەکانی ئێمە بگوای قسەکردن لەسەر ژن بۆ نمونە مەسەن هەڵی تەشێنە قەزات لە ماڵم سەرگۆی مەمکە دەخشێ لە باڵم ئەمە بەشێک لەوەیە کە من دیوارم ئەخرێتە بەردەم ینی پێی وایە من ئیش لە بەدڕۆشتی ئەەکەم ینی ئەوان ئەدەب ناخوێنەوە ئەوان هەم ڕەبتێکەن بە ئەخلاقەوە ئەمە خاڵێکیان کە بریتێ لە جەستەی ژن. خاڵی دۆم وەکووتم فکری ئازاد یعنی لای من زۆر کەم شتەیە مقدس بێ ینی لای من مقدس شتێک نییە ئیتر
تا ئەبەت شتێک مقدس بێ ئەمڕۆ مقدسە بەیانی مقدس نییە یعنی لایم هیچ شتێک نییە لە بەردەم بتوان کڕنۆشی بۆم بڵم ئیتر نابێ ئیش لەسەر ئەو مەسەلەیە بکەم نابێت تەجاوزێ بکەم بە بفرم گوت زۆر سپیترە لە بچی تۆ ڕۆحی دایکم نەکولێک بەفر دڵی لێم شکاوە نەهەور کراسەکەی دایکم پڕە لە پەپولە کە پێی دەنێتە باخ یەکە یەکە هەڵدەفڕن هەر کەسە و دڵی بە شتێک خۆشە لە ژیانیدا هەیە دڵی بە داهێنانەکەی خۆشە هەیە دڵی بە باخچەکەی خۆشە هەیە دڵی بە ئۆتۆمبیلەکەی خۆشە بەڵام زۆران نەک هەر دڵی خۆشە بە سمێڵە درێژەکەی بەڵکو لە پێشبڕکێکەشدا چەند ساڵە یەکەم دەبێت ئەم فستیڤاڵە لە سربێ ساز دەکرێت زۆران لە زارڤێچ خانانشین بە ڕێش و سمێڵە زۆرە سپیەکەیەوە کەوتۆتە ڕێ سمێڵی 140 سانتیمەترە و درێژترین سمێڵە لەم ئاهەنگەدا ئەم ئاهەنگە تەنها کێبڕکەی سمێڵ درێژەکان نییە بەڵکو نێمایشێکی نەریتی سەما و موزیکی ملی و کۆبوونەوەی هەواڵان و خێزانەکانیشە لەم کێبڕکیەدا زۆران لە زۆرۆڤێچ یەکەم بوو و خاوەنی درێژترین سمی لە ناوچەکەدا و باس لە بەخێوکردنی سیمەڵەکەی دەکات و دەڵێت کاتی خانانشین بوو وتم ئەی باشە ئیتر ئێستا دەتوانم سمێڵم بەخێو بکەم و درێژی بکەمەوە و بە یەک لوش بیخەمە پەناگوێمەوە بەڵام ئێستا دەتوانم بیکەم بە 4 ڕوش و بێ ئاڵێنم لە گوێەکانمەوە دەمێکە ئەم نەڕێتە لە سربیا هەیە زۆران باس لەوە دەکات یەک جار داوان لێ کردووە سمێڵی بتاشێت کاتێک کۆچم کرد بەرەو فەرەنسا ساڵی 1970 بوو لە شەمەندەفەرەکە لەسەر سنوور داهان بەزاندم بەڵام نەمزانی بۆچی دوا بە دوای ئەوە شەمەندەفەرەکە ڕۆژ دواتر زانیم پیاوێکی ئەڵمانی پێوتم تو دەبی سمێڕت لابەرێت ئەگەی نا هیچ بەهانەیەکی دیکە نییە لەبەرەوەی تو لە وێنەی سەر پاسەپۆرتەکەدا سمێڵت نییە منژوتم سمێڵم ناتاشم بەڵام وتم مەقەستم پێە ئەگەر زۆریان لێ کردم ئەوە هەموو دەبڕم دوجار تەواوی سمێڵم تاشی و هەردووکیان خستە ناو پاکەتێکەوە زۆربەی شارەکانی دنیا مۆزەخانەی خۆیان هەیە یان بەشێکن لە مۆزەخانەی نیشتیمانی بەڵام شاری هەڵەبجە بۆ هەموو جوانی و فەرهەنگە دەوڵەمەندەکەیەوە تا ئێستاکە مۆزەخانەیەکی نییە کۆمەڵێک گەنجی ئەو شارە بە خەونێکی جوانەوە مۆزەخانەیەک دەکەنەوە فەرحان هەورامانی بۆ زایاڵی داهێنان سەردانی کردن و بەشێک لە هیواکانی بۆ گواستینەوە ئەگەرچی کەلتورێکی دەوڵەمەندی هەیە بەڵام هیچ مۆزەخانەیەکی تێدا نییە ژمارەیە گەنج هەستاون بەکردنەوەی مۆزەخانەیەک و کۆکردنەوەی مێژ و فەرهەنگی شارەکە لە مۆزەخانەکەدا لە مۆزەخانەی کەلتوری هەڵەبجە ماڵی وەسمان پاشای جاف کە دەکاتە مێردی عادیلە خانم وەک یەکێک لە دیارترین سیما شارستانیەتیەکانی ئەو کاتی هەڵەبجە دروست کراوەتەوە لە زۆرێک لە کتێبە دەستنووسەکاندا وەسفی جوانی ماڵەکە کراوە تا لە ماڵێک لە خانوویەک بە خۆبەخشی با بڵین سەرەتا هەوڵەکان لێو دەستمان پێکرد شتەکان زۆر سەرەتایی و سادە بوون بەڵام بە هەوڵی دڵسۆزان و بە هەندێک لەو کەسانە هاوکاریان کردین هێنامانە مۆنومنتی شەیدانی هەڵەبجە ئێستا لە هۆڵێکی لەو مۆنومنتە لە ڕاستیە سنتەری دروستکردنی مۆزەخانەکەش ماڵی وەسمان پاشای جافەکە بە باشمان زانی وەکو یەکێک لە ڕووکار و ڕواڵاتە تەلارسازیەکانی کوردی لە هەڵەبجە کە دروست کراوە ماڵی وەسمان پاشای جاف بۆ ئێمەش بە ماچێت بە شێوەیەکی هونەری ئەوەنی کە بتوانین لە بەردەست بێت دروستمان کردەوە مۆزەخانەکە لەلایەن گەنجەکانەوە بە خۆبەخشی بەڕێوە دەبرێت ئێستا لە ناو مۆنومنتی هەڵەبجەدایە و چەندین پارچەی کەلتوری لە خۆگرتووە زۆرترین میوان گەشتیار کە ڕوەکەنە هەڵەبجە یەنە ناو مۆنومنتی هەڵەبجە ئێنە ئەم بەشە سەردانی ئەم بەشەیەکەن پرسیار لە پارچەکانەکەن کە چونکە ئەم پارچانە زۆربەی ئێستا بەکار نایێنرێ لە ماڵەکانە پارچەکان کۆنن هەندێکمانەیە مێژوویەکی زۆر کۆنتریە حەزەکە بزانێت کێ ناوێتی چۆن هاتوۆتە ئەم مۆزەخانەیە پێی ئاشنابێت ڕسمی لەگەڵا ئەگرێت هاوڵاتیان و گەشتیاران
لە هەرێم و ناوەڕاست و باشووری عێراقەوە بۆ بەسەرکردنەوەی مۆنۆمنت و مۆزەخانەکە سەردانی دەکەن. گەلێک جارانیش پارچەی کللتوریان پێدەبەخشن. پێشەشی دەستخۆشی زەماتی کارمەندانی مۆزەخانەی دەکەم بەڕاستی مۆزەخانەی زۆر پێکا من لە هەولێرە هاتینە لە مۆزەخانەی بەڕاستی جێشی شوێنەوارەی زۆر ئەو چەند کەلوپەلی زۆر و زۆری تێدایە و شتی سەیری تێدایە و زۆر جوانیشان ڕاگرتە هیوادارم خەرک وەکو من نمونە ئەم بەخۆم چەند جار ئاسارم تەسمینی مۆزەخانەی هەولێرە کردیا یعنی خەرک بەیاخی پێ بداتن ئەو کۆنە جارشکە بڕوان نایەتەوە لە دەستمان. لە هەڵەبجە ژمارەیەک پێگاتەی جیاواز ژیانیان پێکەوە گوزەراندووە. هەر یەکێکیان خاوەن کللتور و نەریتی تایبەت بەخۆی بووە. لە نەبوونی مۆزەخانەیەکدا نەتوانراوە وەک پێویست کەلتور و فەرهەنگی پارێزگاکە پیشان بدرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. هەرگیز شکست و بێتوانایی ناتوانن سەرکەوتنەکانت سنووردار بکەن ئەگەر ئاوا بەهێز بیت. گەنجێکی کەمەندام بە خەون و خەیاڵێکی ڕەنگاڵەیەوە وێنە دەکێشێت. سەرباری خەمە گەورەکانی لە شاری مووسڵ بەڵام بە هیوایەکی گەورەوە دەژی. کاوە عومەر بۆ زایەڵە سەردانی ماڵە پڕهیواکەی ئەم کیژۆڵەیەی کرد. ئایەوەلی تەمەنەوێ 25 ساڵن و خودان پێدەویستیان تایبەتە و هەر ژێ زکماکیدا. ئەvê keçê ji zarokîniya xwe xofêlî nîgarkêşiyê kiriye û belê bi şêwazekê gelek cêwaz. Ev tabloyên durust diketin pêk hatîne ji savar û danhêrk û şîşeberkan û xîzî û qelpên güzar. Zorbeyî demên xwe bi nîgarkêşiyê borînîtin. Lewma nûke tabloyên evê keçê dihêne firotin û daxwaziyeka êkcar zor li ser heye û ji ber ku ev şêwaze gelek yê serençrakêş e û xelek hecê dikin. يعني اخترع لوحة يعني شوية تختلف لوحة من برغل من شعرية دەمێ ئەس تابلۆیەکی درستکەم حەزکەم یا جیاواز بیتن لەو ماس تابلۆین خۆش ساڤاری و شعریە و گیزا و هەروەزا شیشە بەرکە و خیزی دروست دەکەم داوک و ببنە تابلۆین جیاواز. نوکە ئەوی تابلۆی من سکوتین کرد بوو سەر و خیز بسەر وەرگرت. هەروەسا شیشە بەرگ من دانانە سەر. من دوو ڕۆژە خۆلێگرت حتا جوها بووی من ڕەنگن زەیتیژی بکارینان. ئایا ji bilî nîgarkêşiyê şîşe û peyale û kopan dinexşînît bê goreyê heza bikirên wê hindekan navên wan li ser durust ketin û hindekan bê dîmenên sürüştî dinexşînît. ألوان خاصة مع زجاج فهي جرابات يعني هەندێک بۆیاغên تایبەت هەنە ji بۆ şîşa. Êkem car ez wênetkem li dîv dabûyağê serdad înim. Min gelek pêşangeha ev hunere dîtiye demê min beşdarî pêşangeha dakirî min ev hezre wergirt û cem xwe pêş ê xist. Heta nûke ayayê sedan berhem durust kirîne û ji tabloyên serençrakêş û zorbey wan firotîne û bûye dahatek ji bo wê û bi rêka çavikê kamîra dengê Emerîka dixwazî cilayenên peywendîdar cihekê taybet bû durust bikin. Da ku pitir xizmeta xelkê xwe biketin û keçên xudan pêdawîstiyên taybet fêlî evî hunerî biketin. Kawa Umer dengê Emerîka, Mosul. جوتیارەکان بە خەون و ئومێدێکی گەورەوە بەرەو بوومەکانیان بەخێو دەکەن و بە هیواوە دەیبەن بۆ بازاڕەکان. ئەم گوندە بچووکە لە چین ساڵانە هەر بە فرۆشتنی شووتی زیاد لە 4 ملیۆن دۆلار پەیدا دەکەن. لە هەرێمی کوردستانیش جوتیارەکان هەندێک لە بەرەوبوومەکانیان لە شاخ و بێستانەکاندا دەفەوتێن. گوندێکی چین کەوتۆتە باشووری ڕۆژاوای وڵاتەکەوە لە سەروەختی وەرزی پێگەیشتنی شووتیدا بۆ ئەوەی پتر کڕین و فرۆشی ئەم میوەیە زیاتر بێت و پتر گەشتیاران بەلای خۆیان و بەرەوبوومەکانیاندا ڕاکێشن هەڵدەسن بە داوەتکردنی خەڵک بۆ ئەوەی بەشداری بکەن لە خواردنی شووتیدا و بە پارە خەڵاتیان دەکەن. ئەم بیرۆکەیە سەرکەوتوو بوو ئەم بۆنەیە لەلایەن کەمینەی مایۆ کە گوننشینەکانی چینگجانگن ڕێک دەخرێت کە سەر بە ناوچەی گوننشینی دانجاینن سەرنجی هەزاران گەشتیارانیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە. ئەم کێبڕکێیە پێگاتۆلەوەی کێ دەتوانێت بە خێرایی زۆرترین قاشە شووتی بخوات و پێنجە سەرکەوتوەکان خەڵات دەکرێن بە پارە و بە میوەی خۆڕایی.
ئەم گوندە بە ناوی گوندی شووتیەوە ناوبانگی هەیە 103 هکتار بێستانی شووتیان هەیە کە ساڵانە پتر لە 4 ملیۆن دلار داهاتەکەیەتی. گەشتی ئاوادانکردنەوەی بێستانەکان بە شووتی بۆتە کاردارێکی گرنگ لەم ناوچەیەدا و توانیوێتی کۆتایی بهێنێت بە هەژاری و نەداری خەڵکەکە کە لە هەژارێکی ئەو تۆدا دەژیان. ئایا گوڵ و گوڵزارەکانی ئەم شارە گەورەیە دەتوانێت سیما و ناوبانگی ئەم شارە لە شاری تلیاک و مادە هۆشبەرەکانەوە بگۆڕێت بۆ شاری گوڵ؟ شاری مێدلێنی کۆلۆمبیا بە گوڵ و گوڵزار ڕازاوەتەوە. چەندین گوڵفرۆش خۆیان کرد بە ناو شاردا و بەشداریان کرد لە فیستیڤاڵی گوڵ و گوڵزارە ڕەنگا و ڕەنگەکان لە شارەکەدا، بەڵام بە شێوازێکی نەریت ئاسای خۆیان. ئاهەنگێڕان بۆ هونەری گوڵسازکردن بۆتە ئارەزوویکی جوانی دووهەمین گەورە شاری کۆلۆمبیا بۆ پیشاندانی ڕازاندنەوەی گوڵەکان کە لەو ناوچەیەدا ناوبانگێکی جوانی هەیە. ئەم کەڤاڵی گوڵ و گوڵزارە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1950 کاتێک دانیشتوێکی شاری میدلین هەستا بە داوەتکردنی گوڵفرۆشەکانی گوندەکانی دەوروبەری شارەکە هەر لەو سەروەختەوە گوڵفرۆشەکان بەڕێپێوان دێن بەرەو شار. زۆرێک لە بەشداربووەکان لە شوێنی دیکەوە گەشتیان کردو بۆ میدلین بە گەورە و بچووکەوە بە خاو و خێزانەوە هاتوون بۆ ناوچەی گوندی سانتا ئیلینای شاخاوی. ئەم خێزانانە چەندین ساڵە هەر گوڵفرۆشن و نەوە بەنەوە خۆیان تەرخان کردووە بۆ گوڵفرۆشی و ڕازاندنەوەی گوڵزارەکان. شاری میدلین بە شاری بەهاری هەمیشەی ناوزەت کراوە لە کۆلۆمبیا. دانیشتوانی ئەم شارە گەورەی کۆلۆمبیا هیواخوازن ئەم فیستیڤاڵی گوڵزارەیان وێنای شارەکەیان لە جیهاندا کە بە شاری پابلۆ ئیسکۆپار و شاری تلیاک و بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە ناسراوە بگۆڕێت. خانمێکی بولگاری لەسەر پەڕی باڵندەکان تابلۆکانی دەکێشێ و ئەو کارکتەرە فەرهەنگیانەی وڵاتەکەی لە ڕێی تابلۆکانیەوە دەژێنێتەوە. پەڕێن ڕەنگین و نازک ji bo hunermenda Bulgarê li bajarê Veliko Tarnobvorê de bûye wek kavalek ku li ser wan de respên ajalan û karakterên ji folklorên herêmî çê dike. Hunermend Galya Stoyanova di odeya xwe li bajarê biçûk ya Bulgaristanê de rûniştiye û li der dorê ve de firçe boyax vazoyek bi tijî per hene ku xwe amade dike bo çêkirina respên nazik û zehmet. Stoyanova bi naskirina hunermendê Brîtanî Ian Davy dest bi nîgarkirina peran kiriye. Ev dibêje piştî naskirina Ian Davy ev lêkolîn kiriye ku çawa mirov dikare ve hunerî bike û paşê jî dest bi nîgarkirina hunerên xwe kiriye. Dema ez li internetê digeriyam ji bo resmên çivîk û ajalan, çavê min bi hunermetê Brîtanî Ian Davy ket ku li ser peran wê neçê dike. Min pêtir lêkolîn kir û min dît ku kesên din jî wî karî dikin. Gelek bala min kişand û min dest pê kir. Stoyanova dibêje hewalên vî alîkarî dane vê ku peran berhev bike, beriyê nîgarkirinê divê peran ji bo nîgarî amade bin. Ev pêşî de li ser peran qatek boyax datîne û zihan dike. Paşê jî bi firçeyên biçûk û boyaxên avî veneyên xwe çê dike. Divê ku ez peran amade bikim berî nîgarkêşanê. Ez boyax taybet li ser perê dadinim. Dema ev nû dest pê vê huneriyê kir veneyên xwe wekî diyarî daye hewalên xwe. Li paşê hunerên wê balê hunerhezan kişandiye û Stoyanova dibêje îro mirovan ji welatên din hunerê vê distînin. Ez wan berhev dikim û paşê biryar didim ku kîjan baştir e bikarbînim yan jî ez wan durist dikim wek mînak perên eloka. Di destpêkê de min karên xwe yên hunerî wek diyarî dane hevalên xwe. Lê paşê min dît eleqeyek çê bû li ser hunerê min. و نها هنک مروف ji welatên din hunerê min destînin. Stoyanova dibêje ev ji hewildanên xwe ya çêkirina hunerek wek wê de pir razî ye. Ev hunereke zehmet e. Divê mirov gelek hewl bide lê ez pir ji xwe razî dibim dema encamê wê dibînim. جوانێک هەیە تێدەپەڕێ و ناگەڕێتەوە. بەڵام خەیاڵ و وێنە و دیمەنەکان چەند دوور بن هێشتا لە خەیاڵماندا جێیان دەبێتەوە.
کەم و کورتی حەقیقەتی ژیانە. ئێوە دەتانەوێت بگەن بە کامەڵبوون، بەڵام من ڕازیم بە کەم و کورتەکانی خۆم. ئەمەیە جیاوازی نێوان من و ئێوە. ئۆشۆ وا دەڵێت تا زایاڵیشی دیکە و ژیان دۆستێکی دیکە بەنیازی دیدار.